Ve mijare ziratir gel برای سپیشنگ هلا بجی خطابی دکترای دزانستن جنگه هدا لزانیگه ها وارشول باکو پای تخت آذربایجان امده بحث کن برای سپیشنگ گلک سپاس کوین گل مدانه یا گرنگ اوت هر مجاره که دا ین زرارمند و ین قازانج دیتی هنات مجاره گورانکارین کشوها و سقایش دا هر حوصا یانجی همی پیگ و ضرر وید کرد. ام کاتی برای جناب تانو بینرانی برای دیش باش بله لکوپی 29 لباکو وەکو جنابیشتان فەرمووتان بابەتی شینگە بابەتێکە کە هەموو لایەک زەرمەندەلەی هیچ کەسێک قازانجی لێ ناکات بە هەموو بە وڵاتە زلهێزەکان و بە وڵاتە فەقیرەکانیشەوە ئەم ساڵ 29 بە کۆنفرانسی گۆڕانی کەش و هەوا لە باکۆی پایتەختی ئازەربایجان ڕۆدات مەژارێکی گرنگە گەورەترین کۆنفرانسی ژینگەییە کە لە جیهانە بە باشداری زۆرترین سەرۆکی وڵاتەکان بەڕێوەچێت چاوەکان هەمیان لەسەر ئەم کۆنفرانسان چونکو هەبوونی ئەم کۆنفرانسە گرنگە بۆەوەی کە بڕیارەدا لەسەرەوەی کە ئایا داهاتوویەکی باشمانە بێت بۆ مرۆڤایەتی یاخود وڵات دوورەڤایەتی بە شێوازێکی ئاقارێکی زۆر خراپە کۆتاییان پێدێت. با ئێمە باسی هەرێمی کوردستانیش بکەین ئەم هاوکێشەی گۆڕانی کەشوهەوا هەر وڵاتێک و بەپێی هەم پاراستنی ژینگە هەم ڕۆبەڕۆبوونەوەی ئەم کێشانەی کە ڕۆبەڕووی وڵاتەکەیان دەبتەوە شوێنێکی جیاوازیان هەیە هەرێمی کوردستان لەم هاوکێشەی گۆڕانی کەشوهەوا لە شوێنێکدایە دەتوانین بەرەو پێش بچین یان بەرەو خراپ دەڕۆین ئێمە لە ناو عێراق بە تایبەت. بەڵێ هەرێمی کوردستان شۆکو هەموو ناوچەکانی جیهان یەکێکە لەو شوێنانەی کە کاریگەری ڕاستەوخۆی گۆڕانی کەشوهەوای لەسەرە وەکو لای هەمووان ئاشکرایە زۆرترین گۆڕانی کەشوهەوا کە لە کوردستانە ڕۆیە بە بیابان بوونە و بۆ نمونە ڕێژەی بیر زۆر کەمی کردووە ڕێژەی ئاوی ژێرزەوی کەمی کردووە بە بیابابوون زۆر بووە لە کاتی زستانە لافا و فەیەزانات زۆر زیاتر بووە بۆیە هەرێمی کوردستان لە هەردوو ڕۆکەوە لە ڕووی لافاوە لە ڕووی گەرمیەوە گەرمی قەتیس کەرمان هەیە ئێمە لە هاوینانە لە زستانە جاری وایە ساردێکی زۆر ڕۆمان تێکە کە لە کاتی ئاسایی ئەو ساردیەمان نییە بۆیە کوردستان هەرێمی کوردستان بەڕاستەوخۆیی زەرمەندە لە گۆڕانی کەشوهەوا و لە هاوکێشەی جیهانیەکە لەو شوێنانەی کە زۆرترین ڕێژەی گۆڕانی کەشوهەوای تێدا ڕۆدا. باشە بەڕێز پێشنگ ئێوە شارەزان لەو بوارە لە کۆپێش ئێوە بەشدارن بەڵام چون دەتوانین زەرەر و زیانەکان بگۆڕین بۆ قازانج و سوود وەرگرتن لەو گۆڕانکاریە شتێکی وا لە ڕووی زانستیەوە دەکرێت یان زەحمەتە؟ پرسیارێکی زۆر جوانە خۆی ئەبێ پرسیارەکە زیاتر وا بکەین کە ئایا ئامانجی کۆپ چییە یعنی ئامانجی کۆپ ئەوەیە کە هەموو وڵاتەکان لەسەر مێزی گفتوگۆ کۆ بکاتەوە ئەو وڵاتە زلهێزانەی کە هۆکاری سەرەکین بۆ پیسبوونی ژینگە و گۆڕانی کەشوهەوا پێویستەکە پارە بدەن باج بدەن بەو وڵاتانی کە لێکەوتەی گۆڕانی کەشوهەوایان لەسەرە وەکو هەرێمی کوردستان یاخود بە زمانێکی تر پێوترێ وڵاتە پێشکەوتەکان و وڵاتانی کە لە گەشەی بەردەوامان ئێمە وەکو هەرێمی کوردستان لە وڵاتانیان کە لە گەشەی بەردەوامین بۆ ئێمە چۆن بتوانین ئەو زەرەری کە لە کوردستانە هەمانە بیگۆڕین بۆ قازانج ئەوەیە کە هەوڵ بین فەندی نێودەوڵەتی وەربگرین ئەم فەندە نێودەوڵەتیانە دواتر بەکاری بێننەوە بۆ پرۆژەی ژینگەیی لەناو هەرێمی کوردستانە و سیستەمی ئەنێرژی وڵاتمان لە سیستەمی نەوتەوە بگۆڕین بۆ سیستەمی وزەی خۆر و وزە نوێبووەکان و زیاتر هەوڵبین دارستانی زیاتر دروست بکەین ڕێژەی سەوزایی زیاتر بکەین کەمتر ڕێژەی ئاوی ژێرزەوی بەکاربێنین هەوڵبین ئیدارەدانی ئاومان زێر باشتر بێت هەموو ئەمانە کاریگەریان بۆەوەی کە گۆڕانی کەشوهەوا لەسەر هەرێمی کوردستان کەمتر ببێتەوە. جا کۆمکردنەوەی پارە یان هاوکاری دارایی کە ئەم ساڵ گرنگترین مژارە لە کۆپ 29 وڵاتێک لە ئەوروپا بێت چ مەجبورە هاوکاری دارایی پێشکەش بە عێراق بکە بۆ ئەوەی ڕۆبەڕۆبوونەوەی گۆڕانکاریە کەشوهەواکانی پێ بکرێت مەجبور دەکرێن یان هەروەکو دەرگایەکی دیکەیە یانێ خۆیان بیاوێ دەیکەن ئەگەر نەیانەوێ بە هیچ یاسایەک مەجبوریان ناکەن. خۆی ئێمە لە مێژووی مرۆڤایەتیە دوو ڕێکەوتنمان هەیە ڕێکەوتوی کیۆتۆمان هەیە لە یابان 1997 ئەنجام درا کە هەموو وڵاتەکان بڕیاریان ناکە ڕێژەیەک دابنێن سەقفێک دابنێن لەو سەقفە زیاتر CO2 کاربۆن دیۆکساید نەگەن بە هەوایە و هەر وڵاتێک زیاتر بەرهەمهێنانی کاربۆن دیۆکسایدی هەبوو پارە بدات بە وڵاتانی کە کەمتر ڕێژیان کەمتر هەیە وەکو مامەڵەیەکی لێدێت ئەمە پێوترێک کیۆتۆ پرۆتۆکۆل زۆر مەشهورە دواتر ڕێکەوتنامی پاریسمان هەیە لە ڕێکەوتنامی پاریسە بەندێکمانی پێوترێ بەندی 6 ئەم بەندی 6 بە گەورەی جەخت لەسەرەوە کاتەوە کە
ئەو وڵاتانی کە ڕێژەی کاریگەری ڕاستەوخۆیان هەیە لەسەر دروستبوونی زیاتربوونی کاربۆن دیۆکسید لە بەرگە هەوایە پارە بدەن ڕاستەوخۆ فەند بدەن بەو وڵاتانی کە کەمتر کاریگەریان هەیە و ئەمە پێوترە لیگاڵی باینډینەوە پابندبوونی یاسایی هەیە ئەم ڕێکەوتنامێ بەڵام خۆی کۆپ بۆ گرنگە کۆپ لە ئێمە لە 2015 ئەم ڕێکەوتنامەمان هەبوو لە پاریس بەڵام تا ئێستا بە شێوازێکی واقعی و هەموو وڵاتەکان نەهاتون بڵێن ئێمە ئەم بابەتە ئاکەین خۆی لە کۆپ 29 یەکێک لە گەورەترین ئامانجەکانن ئەوەیە کە بڵێن بەندی شەشی پاریس ئەگریمنت دیسان ڕۆحی بەبەرا بکرێتەوە و وڵاتەکان یعنی خێرپێکردن نەبێت بەڵکو فەرز بێ لەسەریان کە یەکێک لە وڵاتان منە ئەمریکا یەکێک لەوانە چاینایە چین رووسیا هندستان کە ئەمانە زۆرترین پشکیان هەیە لە کاربۆن دیۆکسید لە بەرگە هەوایە پارە بدەن بە وڵاتە ئەفریقیەکان بۆ نمونە وڵاتانی کە لە شەرقی ئەوسەتان و لە ڕێژەی گوینی بەردەوامان گەورەترین ئالەنگاری لە کۆپی 29 ئەوەیە کە ئەم بابەتە بە پەیهان بگێنن دروستکردنی پۆند و بەندا و خاوێن ڕاگررتنی ژینگە پاقش ڕاگررتنی ژینگە زیادکردنی ڕێژەی و سەوزایی ئەمانە ئەو ڕێکارانن کە حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نووەم ئێدی جێبەجێ کردبوون بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم کێشە گەورەیە لەسەر ئاستی جیهان چون دەتوانن لە کۆپ 29 هاوکاری زیاتر وەربگرن بۆ ئەوەی ئەم ڕێکارانە زیاتر بکرێن جددیتر بن لەسەری بەڵێ خۆی لە کۆپەکانی پێشووتریشە لەناو کۆپە فەندێکی زۆر ئەدرێت فەندێکی نەودەوڵەتی دەبوون لە کۆپی 28 زیاد لە 100 ملیارد دلار تەرخان کرا بۆ وڵاتە ئەوانی کە لە پێشکەوتنان گرنگەوەیە کە شاندی هەرێم وەکو شاندی عراقی هەوڵ بدەن لە کۆبوونەوەی دوولانی پێوترێت بایلاترال میتینی پێوترێت لە ژوورە داخراوەکانە پرۆژە و پرۆپۆزۆلی خۆیان تەقدیم بکەن بۆ نمونە ئێمە وەکو هەرێمی کوردستان 1 2 3 4 ئەم ڕێسایانەمان هەیە ئەم نەخشە ڕێگایەمان هەیە بۆی کە ئێمە وەکو هەرێمی کوردستان ببین بە وڵاتێکی ژینگە دۆست و ژینگە پارێز بۆ ئەمانش پێویستمان بە یارمەتی نێودەوڵەتیە لە ڕووی یارمەتی لۆجیستیکەوە لە یارمەتی پارەوە وەکو یاخود قەرز یاخود دەڕێگەی ئەو فەندانی کە ئەدرێت ئەگەر بە پلانی کۆنکرێتیەوە بڕۆن دڵنیام لەوەی کە پرۆژەی زۆر هەیە پرۆپۆزەلی زۆر هەیە ئەو فەندانە ئەتوانن بۆ خۆیان وەچنگ بخەن و لە کوردستان ئەو فەندانە جێبەجێکەن ئەو کاتە لە باتەوەی کە تۆ پۆندی بچووک دروستکەی ئەو کاتە پرۆژەی زۆر هایدرۆپاوەری گەورە دروستەکەی لە هەرێمی کوردستانە و ڕێژەی ئەو کاتە لە ڕووی کێشەی کارەبامان نامێنێ کێشەی ئیدارەدانی ئەومان نامێنێ ڕێژەی سەوزایی زیارە بێت و هەموو ئەمانە یعنی ئەگەر ئێمە لە ئێستا یەک قادرمە بتوانین بچینە پێشەوە بە پێنی ئەو کارایی کە ئەگرێت لە حکوومەتەوە فەندی نێودەوڵەتیمان وەرگرت بەجارێک دەجارە چینە سەرەوە خۆی ئەوەش گرنگە بۆ ئێمە کە لە کاتێکی کەمان بتوانین بابەتێکی زۆر باشی ژینگەی بەرەو پێشەوە بەرین و جێبەجێکەین ژیری دەستکرد هەتا چ ڕادەیەک بۆ ئەم ساڵ بەشدارە لەم بابەتە ڕوبەڕووبوونەوەی کەشوهاوە هەتا چ ڕادە دەتوانین هەم ژیری دەستکرد ئای هەم تەکنۆلۆژیا وزەی خاوێنیش بەکاربێنین بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە لە کاتێکی نزیکدا بەڵێ کۆپی 29 چێک لەو کۆپانەی کە بۆ یەکەمین جار AI ژیری دەستکرد لە کۆبوونەوەکانە بە فەرمی باسەکرێت ینی هەوڵە درێت ینی یەکێک لە ئەجەندەکانی UNFCCC کە یەکێکە لە ڕێخەرانی کۆپ کاری ئەوە کات کە تەکنۆلۆژیا بەکار بهێنێت بۆ سوودی مرۆڤایەتی نەک بە زەرەگەیاندنمە مرۆڤایەتی بۆی AI بابەتێکی زۆر گرنگە کە باسی لێکرێت چونکو داهاتوی تەکنۆلۆژیا ژیری دەستکردە بۆیە ئەبێ ئەم لایەنە ئێمە بەجددی وەری بگرین و کاری لەسەر بکەین بۆیە لە کۆپیشە یەکێکە لە مژارە گرنگەکانی و هەوڵەدەن زیاتر ئینڤستمنت و وەبەرهێنانی تێدا بکەن بەڕێز پێشنگ هەڵەبجەی قوتابیە دکتۆرای ژانستین ژینگەهێدا لە زانینگەها وەرشۆپ ئاکە ڕاستەخۆش باکوێ کۆپ 29 هێن گەلمە دەبوون گەلک سوپاس بووە پیڤە سەرکەفتنی بوەژی